داواکەم لە ڕاگەاندنەکان ئەم پرسە بە هەستیاری مامەڵەی لەگەڵا بکەن بۆی نە بە پرسێکی سیاسی نە بە پرسێکی کۆمەڵایەتی تا ئەم دەخێ ئێمە نازانین هۆکارەکەی چییە بەجێمان هێشتووە مەرحەلەی سەرەتاییە بەجێمان هێشتۆ بۆ دادگا و بۆ پۆلیس کاری خۆیان بکە چاوەڕێی ئێمەش چاوەڕێی ڕوونکردنەوەی پۆلیس سکاڵا یاسایی لەسەر هیچ کەسێ تۆمارەکەن سکاڵای یاسایی لەسەر طبعاەوە کەیسێکی جیناییە سکاڵای یاساییمان تۆمار کردووە لەسەر ئەوەی کە پۆلیس خۆی بەدواداچوون ئەبێ بکات بۆ پرسەکە و چاوەڕێی پۆلیسی بەڵێ سکاڵای یاساییمان تۆمار کردووە. خاتون کەسێکی دیکە هەبوو لە ڕووداوەکەدا کە بە بکوژی خوشکەکەیەوە دادەنرێت ئێمە تا چەند ناتوانین ئاشنایەت هەبوو لەگەڵ کەسە تا چەند ئاگاداری ناسنامەی و کەسە هیچ ئاشنایەتیمان نییە و تا ئەم دەقێش نازانین بەڵام لەوانێ ڕاگەاندنەکان و خەڵکی تر بە شێوەیەک لە شێوەکان دوو ڕووداوی نەخوازرا و ڕوویاوە لەوانەیە پەیوەندیان هەبێ بێک و لەوانەیە پەیوەندیشیان نەبێ ئێمە بەجێی ئەهێڵین بۆ دادگا و بۆ پۆلیس خۆتەزانی پرسێکی هەستیارە و هەر قسەیەک لەم بابەتە بکرێت و این بێ بە ڕەوتی لێکۆڵینەوە تێکەچێت لەبەر ئەوە خۆمان یاساین بەجێمان هێشتووە بۆ دادگا و بۆ پۆلیس. زۆر سپاسدارم نەخێر نیمانە نەخێر نازانین پەیوەندی بۆ هەیە یان ناو بەڵام نایناسی ڕووداوە چ پەیوەندیەکی هەیە بە تەقەکردن پێشتر لە کاکشێرکۆ کە لە چەند ساڵی ڕابردووە تەقە لەماوە ناتوانم کاکشێرکۆ پێشتر مدیری بەڕێوەبەری چاکسازی گەوران بووە ئەو کاتە کە تەقە لە ماڵەکەمان کراوە لە خودی کاکشێرکۆ کراوە سکاڵامان تۆمار کرد هەر لە کاتی خۆیە و نازانین بڵین ئێمە سکاڵاکەمان دانەخستۆ چونکە ئەدلەی تەواوتیمان دەستنەکە و بۆ ئەو شخصانەی کە تەقەیان کرد لەبەر ئەوە ناتوانین بڵین درێژە پێدەری ئەوەیە یان ڕووداوێکی نەخوازراویترە هەتاوەکو تەحقیق بەردەوام نەبێ ناتوانین هیچ شتێک لەو بارەوە بڵین. بازەوە دەکرێت لە پێشتیشا هەوڵی ڕفاندنی یەکێک لە مناڵی خانەوادەکەتان درراوە نەخێر ئەوانە هەمووی دوورن لە ڕاستیەوە هیچ مافیان نییە ئێرە بەداخەوە کەیسێکە و ڕوویاوە و ئێمەش چاوەڕێی دادگا و وەکو چین داوای هاوکاری بکەن کە یانی لە پشتان بن بۆ ئەوەی کە مەبەستی پۆلیس و هێزانەکان هیچ بە هیچ شێوەیەک هیچ مشکلەمان نەبووە خۆی ڕۆیشتۆ فەرمانبەرێکی ئاساییە چۆ بۆ داوام و هاتۆتەوە فەرمانبەرە لە دادنووسی سلێمانی یەک هاوسەری پێشووی تا چەند ئاگاداری ئەم ڕووداوە نازانم هیچ پەیوەندی بەوە نییە چونکە ئەوان بە شێوەیەکی ینی بە حوسن و ڕزای خۆیان لێک جابوونەتەوانێت بێ کێشە لێک جابوونەتەوە ناتوانین بیخەیتە ئەو بابەوە.